لاهور شێخجەنگی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاری هەولێر لەگەڵ ڕێکخراوە دیموکراتەکانی هەولێر کۆبووە و تاکیدی کردەوە کە لە مەودوعە سەرکردایەتی یەکێتی سەرکردایەتی ناو خەڵک و یەکێتی تەواوی خەڵکی کوردستان دەبێت. هەر لە کۆبوونەوەکەدا باز لا گرنگی هەولێر کرا بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و بڕیار درایە یەکێتی خەباتە سیاسی و ڕێکخراوەیەکانی خۆی زیاتر گەشە پێبدات و بە سەنگ و قورسایی و پێداگریەوە لە پێگەی هێزەوە خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان و جەماوەرەکەی بکات. لەو کۆبوونەوەیدا هاوسەرۆک تشی خستە سەر دوایین گۆڕانکارەکانی دوای کۆنگرە و ئەو نوێبوونەوەی کە یەکێتی بەخۆیەوە بینوێتی، هەروەها ئەو سەرکەوتنانەی کە لە کۆنگرەدا بەدەست هاتووە و هەموو لایەکی دڵنیا کردەوە کە یەکێتی خۆی بە دۆستی هەموو لایەک دەزانێت و خوازیاری پەیوەندیەکی باشە لەگەڵ گشت لایەنەکان لە پێناو ئارامی سیاسی و باشترکردنی ژیان و گوزەرانی هاوڵاتیان. لاهور شێخجەنگی تاکیدیشی کردەوە سەرۆکایەتی و سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێت بەو پەڕی خۆ بە خاوەنزانی و دڵسۆزیەوە لە هەولێر بن و بەشدار بن لە دروستکردنی بڕیاری نیشتیمانی و کوردستانی بۆ هەرێمی کوردستان. ئاماژەی بۆش کرد یەکێتی دەچێتەوە بۆ هەولێر بۆ ئەوەی یەکێتی غائب نەبێت لە ڕووداوە سیاسەکانی ئەو شارە و کۆبوونەوە لەگەڵ ئەو وەفدانی سەردانی هەرێمی کوردستان دەکەن، چونکە یەکێتی چایەکە زۆر گەورەیە و هەموو کەسێک تامەزرۆی ئەوەیە سەردانی بکات و لەگەڵیدا کۆ ببێتەوە. لە بەشێکی تری کۆبوونەوەکەدا هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئاماژەی بە گرنگی کاری ڕێکخراوەکان بۆ خزمەتی زیاتری کۆمەڵانی خەڵکو و کادر و ئەندامانی یەکێتی کرد و ڕایگەیاند بەردەوام دەبن لە گەشەپێدانی ڕێکخراوەکان و بەهێزکردنی ڕۆڵ و پێگەیان.